ڕۆژەی ڕێگای هیزۆب چوارقوڕنا پێش قەیرانی دارایی و 6 ساڵ بەر لە ئێستا دەستی بە کارەکانی کرد و دواتر بە بیانووی گرفتی داراییەوە کارەکانی وەستا. دەست پێکردنەوەی کاری پرۆژەکەش لە ئێستادا لای هاوڵاتیان جێگەی گومانە و پێیان وایە بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکاردەهێنرێت. بەڕێوەبەری ئاوادانکردنەوەی ڕاپەڕینیش دەڵێت تا قۆناغەکانی کۆتایی کاری پرۆژەکە بەردەوام دەبێت. ڕاستە تەوقیتی دەستپێکردنەوەکەی کەوتە نزیک بانگەشەی هەڵبژاردن، بەڵام لە ڕاستیدا ئەو پرۆژەیە ئێمە دەمێکە خەریکین بۆی دەست بەکار بێتەوە و تەنانەت لە زمانگی حوتی 2017 جارێکی تر هەوڵماندا دەست بەکار بێتەوە ستافیشی هات بۆ ئێرە، بەڵام جارێکیکە نەتواندرا. بەڵام ئەوەی ئێستا هیچ پەیوەندی بە بانگەشەی هەڵبژاردنەوە نییە و ئێمە دڵنیای دەدەینە هەموو لایەکە ئەو پرۆژە بەردەوام دەبێت و بودجەیەکی باشی بۆ تەرخان کراوە بۆ ئەوەی بتوانین سەرجەم بڕگەکانی پێتەواو بکەین. چالاکوانێکیش دەڵێت هۆکاری وەستانی پرۆژەکە پەیوەندی بە کۆمپانیا حیزبیەکانەوە هەیە و دەست پێکردنەوەیشی بۆ بانگەشەی هەڵبژاردنە. ئەو کرێکارانەیشی پێشتر کاریان لە پرۆژەکەدا کردووە و ژمارەیان زیاتر لە 400 کرێکارە کرێی کارکردنیان وەرنەگرتووە و ڕای دەگەێنن. ئەگەر مافەکانیان پێ نەدرێت کارکردنی پرۆژەکە دەوەستێنن. دەستپێکردنەوەی ئەو جارەش لەو سەروبەنەدا زیاتر ئەوەی لای خەڵکێ جگە لە بانگەشەی هەڵبژاردن هیچی دیکە نیە. لەگەڵەوەدا ئێمە هیوادارین ئەگەر بانگەشەی هەڵبژاردنیش بێ لەو چوارچێوەدا سوودێک بە دەڤەرەکە بگێنن. جگە لەوە بەڕاستی وەستانی و پرۆژە هەر خۆی لە خۆیدا لە سەرەتادا قەیرانی دارایی بەو شێوەیە نەبوو. وەستانەکەی زیاتر ململانەی ئیزبی بوو. ئەو کۆمپانیایی لێرە کاری دەکرد، ئەو کۆمپانیا زیاتر سەر بە دەڤەری ئەو لای بوو. پێدەچێت وەستانەکەی زیاتر هۆکارێکی سیاسی بوو لە پشتی، نەک هۆکارە دارایی حقیقەتەکەی. حکومەت لێ بەرپرسیارە. حکومەت دەستا بێ ئەوەی هیچ سابەشی بۆ قەردارانە بکە لەکسەر هاتوتەوە دەست بیش کردووە و ئێمە قسەمان کردووە. ئێمە لە هەفتەی لەو هەفتەیدا کۆبوونەوەمان هەیە کە گەشتینە نەتیجە ئەوە ئەهلەوەسە لە دەنا دوایی نایڵی بێ شێوەیەکی ئێمەوەکو گوندی قەمتەرانیاڵی یشێ بکاتەوە بێ خۆمان نایڵی. ئەم ڕێگە ئیدارەی ڕاپەڕین بە پارێزگای سلێمانیەوە دەبەستێتەوە و هی سەردەمی ڕژێمە و ساڵی 1974 بە مەبەستی سەربازی دروست کراوە. ڕێگەیەکی پڕ مەترسیە و هۆکاری چەندین ڕووداوی هاتوچۆ بووە و دەیان قوربانی لێکەوتۆتەوە. ئەم پرۆژەیە ساڵی 2012 بە مەودای 18 کیلۆمەتر بڕیاری جوسایدی بۆ دەرچوو بە بڕەبودجەی 52 میلیارد دینار. بەڵام چەند جارێک بە بیانووی جۆرا جۆر کارەکانی وەستاوە. دەست پێکردنەوەی کاری ئەم پرۆژەیە و چەند پرۆژەیەکی تری ئیدارەی ڕاپەڕینیش لەم ساتەدا لای زۆربەی دانیشتوانی سنوورەکە جێگومانە و پێیان وایە یەکێتی و پارتی سەروەتی گشتی بۆ بەرژەوەندی حیزبی و پڕۆپاگەندەی هەڵبژاردن دەخەنە گەڕ. ئارەز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی قەمتەران، ناحیەی چوارقوڕنا.